ململانەیە لەسەر پێگەی جیۆسیاسی ئۆکرانیا لە نێوان رووسیا و خۆراوادا هاوکێشەیەکە ئاڵۆزی بەسەری دازاڵە. هەردوولا دەیانەوێت ئەو وڵاتە بکەنە گۆڕەپانی شکستی بەرامبەر، هەروەکو پێشتریش لە ڤێتنام و ئەفغانستان ڕوویانداوە. بەڵام ئەم جاران شکستی هەر لایەکیان زنجیرە هەرەسی دیکەی بەدوادا دێت کە مەحاڵە قبوڵی بکەن، بۆیە ناو بەناو باسی بەکارهێنانی چەکی تاکتیکی و ئەتۆمی دەکەن. جۆ بایدنی سەرۆکی ئەمریکا لەبارەی هەڕەشەکەی سەرۆکی رووسیاوە ڕایگەاند قسەکانی ڤلادیمیر پۆتین بۆ بەکارهێنانی چەکی ئەتۆمی جددیە، چونکە کارنامەی سوپاکەی لە ئۆکرانیادا زۆر بێهێزە. تەنانەت دۆخەکە لە کێشەی موشەکە سۆڤیەتەکان لەسەر خاکی کوبادا مەترسیدارترە. لە دوایەوەی پۆتین توانی لە نێو خۆڵەمێش یەکێتی سۆڤیەتدا رووسیای فیدراڵ زیندوو بکاتەوە و لە ڕوویابووری و سەربازیەوە بیبوژێنێتەوە، ئەستەمە شکستی خۆی وەکو ئەو کەسایەتیە قبوڵ بکات کە زۆرێک لە ڕووسەکان بە قارەمانی نیشتیمانی دەزانن. واتە شکستی رووسیا لەو جەنگەدا شکستی ئەو پاڵەوانەیە کە بەردەوام خەون بە گێڕانەوەی سەروەریەکانی سۆڤیەتەوە دەبینێت. ئەمریکا و خۆرئاواش سەرکەوتنی پۆتین بە سەرکەوتنی بەرەی دژە خۆرئاوا دەزانن کە تەنیا بە سەرکەوتنی سەربازی و سیاسیەوە ناوەستێت، بەڵکو دەبێتە هۆکاری گۆڕانکاری لە متمانە بە ئابووری و دراوی دۆلار و دوجار شکستی گەورەی ئەمریکا و خۆرئاوا، بۆیە مەحاڵە واشنتۆن و ناتۆ سەرکەوتنی رووسیا قبوڵ بکەن. بەڵام ئەمریکا زۆر بە بەرنامە چەک دەداتە ئۆکرانیا و تەنیا دەیەوێت خاکی داگیرکراوی ڕزگار بکات و پاساو نەداتە دەستی پۆتین بۆ بەکارهێنانی چەکی ئەتۆمی. ئاڕاستەی هێرشە پێچەوانەکانی سوپای ئۆکرانیا و شکستی یەک لە دوای یەکی سوپای رووسیا بێهێزی بەرنامە و چەک و ورەی سەربازانی رووسیاش دەردەخات. هێنری کیسینجەری وەزیری دەرەوەی پێشووی ئەمریکا بڕوای وایە رووسیا بە شێوەیەک لە شێوەکان جەنگەکەی دۆڕاندووە. ناوبراو پێشتر خاوەنی ئەو بۆچوونە بوو کە پێویستە ئۆکرانیا دەست لە پارچێک لە خاکەکەی هەڵگرێت بۆ ئەوەی رووسیا هەست بە شکست نەکات و ئاشتی بە ئەنجام بگات. ئەو ڕایگەیاند مۆسکۆ بۆ داگیرکردنی ئەوروپا بە چەکی کلاسیکی شکستی هێنا. ناوبراو لە بەشەیتانکردنی پۆتیندا ڕەخنەشی لە ئەمریکا و خۆرئاوا گرت و کارەکەیانی بە نایاسایی و ئیدانەکرا و ناوبرد. کیسینجەر بڕوای وایە نابێ ئۆکرانیا ببێتە پێگەی لایەک لە دژی لایەکی دیکە، باڵکو پێویستە ببێتە ڕایاڵی پەیوەندی نێوانیان، چونکە رووسیا ناتوانێت ئۆکرانیا وەکو دەوڵەتێکی ئاسایی بیانی ببینێت.